سڵاو قوتابیانی خۆشەویست لە وانەیەکی تر لە بەندی یەکەم کە باز لە ئایۆنەکان لە ئاوە گیراوەکان و ڕەوشەکە و کاریەکان دەکە باسی بابەتێک دەکەین بابەتێکی گرنگ پاش ئەوەی کە ئەتو ئەو خشتەیەت لەبەر کردیە چ ئاوێتەیەک تواوەیە چ ئاوێتەیەک نەتواوەیە یان دەتوانین بڵین کەم تواوەیە چونکە ئەمە ئاوێتەی نەتواوەی 100% لە کیمیا نییە بەڵام لەبەر ئەوەی بڕە زۆرەکەی کە نەتواوەیە بەبەرەوەی بڕە زۆرەکەی دەنیشێت لۆیە ئەمە بە نەتواوە حسابی دەکەین بابەتەکە بریتە لە هاوکێشەی ئایۆنی پەتی هاوکێشەی ئایۆنی پەتی هاوکێشەی ئایۆنی پەتی قوتابیان هاوکێشەی ئایۆنی پەتی بابین بزانین باز لە چی دەکا چۆن دەتوانین وەڵامی پرسیارەکانی هاوکێشەی ئایۆنی پەتی بدەینەوە هاوکێشەی ئایۆنی پەتی قوتابیان ناوەکە لە خۆیتی یعنی هاوکێشەیەک ئایۆن دروستی دەکا ئایۆن پەیدای دەکا بە مەرجێک کاتێک دوو ئایۆن قوتابیان دوو ئایۆن لە ئاوە گیراوەکانی طبعاً ئەو ئایۆنە لە ئاوە گیراوەی ئاوێتەکان دروست بووە تێکەڵکردنی دوو ئاوێتەی ئاوە گیراوەکانیانە پاشماوەکەی بەو شێوەیە دوو ئایۆن لە ئاوە گیراوەکانی کاتێک کە نیشتوو پەیدا بکە کاتێک کە نەتواوە پەیدا بکە بەم هاوکێشەیە دەڵێن هاوکێشەی ئایۆنی پەتی کەواتە دوو ئاوە گیراوەی دەینم دوو ئاوە گیراوە AgNO3 دەینم KCl دەینم هەریەکە لە ناو ئاو توایتەوە اینجا تێکەڵیان دەکەم کاتێک گۆڕانی کیمیایی ڕوویدا گۆڕانی کیمیاییان بەسەرداهات مانای وەیە نیشتووی پەیدا کردیە نیشتووی دروست کردیە اینجا لە کاتی تێکەڵکردنەکەی ئەو دوو ئاوە گیراوە کامیان قوتابیان لە کاتی تێکەڵکردنی دوو ئاوێتە لە ئاوە گیراوەکانیان کاتێک تێکەڵاوی دەکەم ئەوەی کە گۆڕانی کیمیایی بەسەرداهاتیە پێی دەڵێن هاوکێشەی ئایۆنی پەتی گۆڕانی کیمیایی واتە نیشتوی دروست کردیە چۆن ئێستاوەکو باسی دەکەین و شیکاری دەکەین بۆ نمونە هەر بەس شارەزاییەکم هەبێ لێروکانە هاوکێشەی ئایۆنی پەتی دەگەڕێتەوە بۆ کارلێکێک پێی دەڵێن دوانە گۆڕینەوە قوتابیان دوانە گۆڕینەوە چییە؟ موجب سالب موجبی یەکەم لەگەر سالبی دووەم یعنی دەبێتە AgCl کۆ موجبی دووەم لەگەر سالبی یەکەم NaNO3 ئەوە بەس لەوەی کە شارەزایید لێ هەبی ئەو AgCl بە پێی خشتەکەی کە لەبەرت کردیە نەتواوەیە نیشتووە ئاگادار بە ئەمە پێی دەڵێن هاوکێشەی ئایۆنی پەتی بەڵام ئەوەی گۆڕانی کیمیایی بەسەردا نەهاتیە ئەوەی کە گۆڕانی کیمیایی بەسەردانایە ئەوەی کە دەمینێتەوە لە پێش و پاش کارلێکەکە بۆ نمونە Na لەگەر NO3 ئەمانە تواوەیە لەگەر Na و NO3 دوو ئاوە گیراوەکە لە کاتی دەتوانین بڵێن لادانی لەبەرەوەی گۆڕانی کیمیایی بەسەرداناتیە ئەمە پێی دەڵێن ئایۆنی سەیرکەر کەواتە لە کاتی گۆڕانی کیمیایی کە ڕوودەدا لە ئەنجامی تێکەڵکردنی دوو ئاوە گیراوە نەتواوەکە ناوی هاوکێشەی ئایۆنی پەتیە تواوەکە پێی دەڵێن ئایۆنی سەیرکەر ئەو ئایۆنانەی کە بەشداری کارلێکی کیمیایی ناکە گۆڕانی کیمیایی بەسەردا نایە هەندێک نمونە لەسەر هاوکێشەی ئایۆنی پەتی بۆ نمونە Ag موجب AQ کۆ Cl سالب AQ دەبێتە AgCl ڕقی نیشتوو ئەمە پێی دەڵێن هاوکێشەی ئایۆنی پەتی ئیچە دروستبوونی کلۆریدی زیو یان لە وەزاری هاتەوە کام لەمانە هاوکێشەی ئایۆنی پەتی نیشتنی گۆگردیدی نیکلە نیشتنی گۆگردیدی نیکل بەو شێوەیە گۆگردیدی نیکل لە بەرهەمەکە دەنووسی کە نیشتووە اینجا لە کار کردووەکە چم لە بۆ دەنووسی NiS دوو موجب دوو سالب AQ
AQ کەواتە قوتابیان دەبێت ئەتو بزانی هاوکێشەی ئایۆنی پەتی چۆن دروست دەبێ و بە چێ دەڵێن هاوکێشەی ئایۆنی پەتی و چۆن دیاری دەکەم یان لە وزاری هاتەوە هاوکێشەی ئایۆنی پەتی گۆگردیدی زیو نیشتنی گۆگردیدی زیو قوتابیان ئەمە گۆگردیدی زیوە لە بەرهەمەکە بنووسە AGS ئەیجیەکە یەکە ئێسەکە دووە بە سالب دوولاو دوونێوانی دەکەم ئەمە نیشتووەکەیە ئەمە نیشتووەکەیە بە پێی ئەو خشتەیە کە لە بەرتە کەواتە لە کارکردووەکەی چمان هەیە قوتابیان دوو ئەیجیم هەیە دوو ئەیجی دوو ئەیجیمان هەیە لەگەڵ ئێسەک دوو ئەیجیمان هەیە قوتابیان دوو ئەیجی کۆ S2 سالب AQ ئەمە پێی دەڵێن هاوکێشەی ئایۆنی پەتی گۆگردیدی زیو کە لە وەزاری هاتەوە بە هەمان شێوە هەرچی پرسیارێکم لێ داوا بکە لە ڕووی هاوکێشەی ئایۆنی پەتی دەبی ئاگادار بێ قوتابیان هاوکێشەی ئایۆنی پەتی دروستبوونی نیشتووەکی نەتواوەی تێکەڵکردنی دوو ئاوە گیراوەیە کە گۆڕانی کیمیاییان بەسەردادێ ئەگەر نمونەک وەربگرم دەڵێ لە کاتی تێکەڵکردنی ئەم دوو گیراوەیەی خوارەوە هاوکێشەی ئایۆنی پەتی و ئایۆنی سەیرکرد دیاری بکە ئەویش بریتیە لە گۆگردیدی ئەمۆنیۆم لەبەرەوەی ئەمۆنیۆمی تێدایە NH4 تێدایە تواوەیە لەگەڵ نیتراتی زینک لەگەڵ نیتراتی زینک هەردووچان ئاوە گیراوەیە ئاگادار بە قوتابیان هەندێک جار بەناو دەداتێ پێویستە تۆ شێوەگەکەی دیاری بکەیت پێویستە بزانی هێمایەکانی چێ چۆن شێوەگەکەی دەنووسرێ ئەمە یەکەم نمونە بە شێوازی کلاسیک شیکاری دەکەین کە پێشتر ئەو پرسیارانە 6 نمرەی لەسەر بوو لە بەرەوەی 3 هەنگاوە اینجا لە دواییدا فێرت دەکەم کە ڕاستەوخۆ چۆن دەتوانی دیاری بکەیت خاڵی یەکەم چم بۆ دەکەیت قوتابیان دوانە گۆڕینەوە چۆنە دوانە گۆڕینەوە قوتابیان دوانە گۆڕینەوە NH4 by 2S AQ co ZnNO3 by 2AQ دوانە گۆڕینەوە چییە؟ ئاگادار بە ئەوە یەک موجب دوو سالبە ئەوە دوو موجب یەک سالبە موجب لەگەر سالب موجب لەگەر سالب بەخۆی یاسایەکە AB کۆسیدیە AB کۆسیدی دەبتە AD کۆCB ئەمە یاسایەکەیە AD کۆچە CB کەواتە دەڵێن دەبێتە چە ZN لەگەڵ S NH4 لەگەر NH4 لەگەڵ NO3 کەواتە یەکەم جار دوانە گۆڕینەوە پێشووتر بەو شێوەیە شیکارت دەکرد دوانە گۆڕینەوە موجب لەگەر سالب لەگەر موجب بەبێ دیاریکردنی دۆخی ئەو بەرهەمەی کە نووسیتت ZNS-ەکە لەگەڵ NH4NO3ەکە دۆخەکەم نەنووسی ئەگەر هاوسەنجی بکەم قوتابیان دوو NH4 و دوو NO3 هەیە دووی لە پێش NH4 و NO3 دادنم دووەم پێی دەڵێن شێوگە هاوکێشە شێوگە هاوکێشە چییە؟ دۆخەکان دیاری دەکەم ئەمە دۆخەکانم دیاری کرد دۆخەکان دیاری دەکەم کە ZNS-ەکە S گۆگردیت نەتواوەیە لە زۆربەی ئاوێتەکانی جگە لە CASRNA-KNH4 و هەروەها ئەوەی تر تواوەیە ئەمە پێی دەڵێن دوانە گۆڕینەوە و شێوگە هاوکێشە کە لە پێشتاومان دیاری کراوە دووەم هاوکێشەی گشتی ئایۆنەکانم هەیە هاوکێشەی گشتی ئایۆنەکان هاوکێشەی گشتی ئایۆنەکان چێ قوتابیان ئەوەیە ئایۆنەکان یعنی ئەو ئاوێتانە ئایۆنەکان قوتابیان یعنی ئەو ئاوێتانە لە ئاوە گیراوەکانی لە بۆملێک و پێک بکەوە بیکە ئایۆنەکانی
چونکە قوتابیان ئەمانە ئاوێتەی ئایۆنینە کاتێک دێتە ناو ئاو ئەمانە هەمووی ئایۆن دروست دەکەن کاتێک کە تواوە بێ دەیکەمە ئایۆن 2NH4 هەیە AQ ئێسم هەیە قوتابیان AQ لێکی دەکەمەوە ئاگادار بە ZNم هەیە AQ و 2NO3 هەیە AQ قوتابیان ئاگادار بە ZNS نابێتە ئایۆن دروست ناکە چونکە نەتواوەیە لەگەڵ 2NH4 هەیە و 2NO3 مان هەیە ئەگەر تەمەشا بکەین NH4 و NO3 دوو ئایۆنی ماوەنە یعنی لە پێش و پاش کارلێک گۆڕانی کیمیاییان بەسەردانە هاتیە ئەمە پێی دەڵێن ئایۆنی سیرکەر یعنی ئایۆنی سیرکەر کامیان دەگرێتەوە دەڵێ NH4 لەگەڵ NO3 و هاوکێشەی ئایۆنی پەتی خاڵی سێیەم هاوکێشەی ئایۆنی پەتی خاڵی سێیەم هاوکێشەی ئایۆنی پەتی تەمەشا دەکەم ئەوەی کە نیشتووەکەی دروست کردیە ZN CoS دەبتە ZNS ئەمە پێی دەڵێن چە هاوکێشەی ئایۆنی پەتی یعنی بەو شێوەیە ئەتوو پرسیارم بۆ شیکار دەکەی دوانە گۆڕینەوەم لە بۆ دەکەی کە دەبێتە شێوگە هاوکێشەی لە کاتی دانانی دۆخەکانی ئەو بەرهەمەی کە دوانە گۆڕینەوەت پێکردیە اینجا لێکشی دەکەیەوە یعنی دەکەیە ئایۆن جیای دەکەیەوە بەکەمانە کردداری لێک هەڵوەشانی پێ دەڵێن چونکە خوێنە تەنها ئەو ئاوێتەیە کە ڕقە نیشتووە ناتوێتەوە وەکو خۆی بەجێ دێڵم ئەوەی کە نیشتوی دروست کردیە پێی دەڵێن هاوکێشەی ئایۆنی پەتی ئەوەی کە گۆڕانی کیمیایی بەسەردانە هاتیە لە پێش و لە دوای کارلێکەکە وەکو خۆی دەمینێتەوە ئەمە پێی دەڵێن ئایۆنی سیرکرد یان قوتابیان هەندێک زار دەڵێ ئەم ئایۆنانەی کە بە دیار ناکەون ناوەکە لە خۆیتی ئەم ئایۆنانەی کە بە دیار ناکەون یعنی ئەو ئایۆنانن کە لە ئاوەکەیە لە ئاوە گیراوەکەیە نیشتو دروست ناکە ئەمە هەر بەمانای ئایۆنی سیر کردێ ئەگەر نمونەیەکی وزاریت بدەمێ نمونەیەکی وزاری نیتراتی زینکم هەیە AQ لەگەر فۆسفاتی سۆدیۆمم هەیە قوتابیان فۆسفاتی سۆدیۆم پرسیارەکە چ دەڵێ ئەو ئایۆنانەی کە بە دیار ناکەون یعنی ئایۆنە سیرکەرەکانم لە بۆ دیاری بکە یعنی ئەو ئایۆنانم لۆ دیاری بکە کە نیشتوی دروست نەکردیە کە مادەی نەتواوەی دروست نەکردیە پێش و پاش کارلێک هەردووچان ئەیکیوە ئاگادار بە یەکسەر قوتابیان یەکسەر چەم لە بۆ بکە ڕاستە و خۆ بە چاو ڕاستە و خۆ قوتابیان بە چاو ئیشەکەم لە بۆ جێبەجێ بکە چۆن بە چاو مامۆستا یان لە دوولاو دوو نێوان موجب لەگەر سالب ZnPO4 ZnPO4 قوتابیان ئاگادار بە دەبی شێوگەکەی بە تەواوی بنووسی ئاگادار بە ئەگەر بێت و ئەوە شیکاری ئەو پرسیارە بکەین تۆ دەبێت بەو شێوەیە بەڵام ئەمە شێوەی کلاسیکی پێ دەڵێن لە شێوەی کلاسیک بەو شێوەیە دیاری دەکرا لێرە مادام ئەوەیان دوو موجبە ئەوە سێ سالبە کۆی ژمارەی ئۆکسانی ئەو ئاوێتە ناکاتە سفر دوولاو دونێوان دەکەم دەڵێم ZN3PO4/2 ئەمە نیشتووەکەیە ئەمە پێی دەڵێن هاوکێشەی ئایۆنی پەتی قوتابیان هاوکێشەی ئایۆنی پەتی ئاگادار بە هاوکێشەی ئایۆنی پەتی ئەمە هاوکێشەیە ZN3PO4/2 ئاگادار بە ئەوە ئاوێتە نەتواوەکەیە دەبێ بزانی لە کارکردو ئەوەمان هەیە 3ZN کۆ 2PO4 ئەمە لە کاتی یەکگرتنی کارلێکی ئاوە گیراوەکەی نیشتوەکەی ئەمە پێی دەڵێن هاوکێشەی ئایۆنی پەتی یعنی هاوکێشەی ئایۆنی پەتی قوتابیان هاوکێشەیە دەبێت لە کارکردو ئایۆنت هەبێ و لە بەرهەمەکە ئاوێتەیەکی نیشتو نەتواوت هەبێ بەڵام NaNO3 قوتابیان
NaNO3 ئەوەیان تواوەیە ئەمە پێی دەڵێن ئایۆنی سەیرکەر بۆیە وەڵامی ڕاستی ئەو پرسیارە کە هاتبووە بریتی بوو لە چ بریتی بوو لە چ لە NaNO3 کە ئەویش گوتە بووی ئەو ئایۆنانەی کە بە دیار ناکەون بەڵام قوتابیان ئەگەر دوو ئاوێتەم تێکەڵ کرد هەردووچیان تواوەی دروست کرد لە بەرهەم هەردووچیان تواوە لەو کاتە بڵێ کارلێک ڕوونادا چونکە مەرجی ڕوودانی کارلێک پەیدابوونی نیشتووە بەڵام ئەگەر نیشتومان نەبێ لە وەڵام دەڵێ کارلێک ڕوونادا ئەوە لە کاتێ هەبوونی دوو ئاوە گیراوە کە لە بەرهەمەکان لێرە هەردووچیان ئەیQ بوو ئەگەر هەردووچیان ئەیQ بوو بڵێ کارلێک ڕوونادا چونکە نیشانەی ڕوودانی کارلێک یەک لە خاڵەکانی چیە پەیدابوونی نیشتووە هەروەکو لە پرسیارێکت لە پێداچوونەوەی کرد هەیە سەبارەت بەوەی دەڵێ کارلێک ڕوودەدا یان کارلێک ڕوونادا تەمەشا دەکەین دوو ئاوە گیراوەکە کە تێکەڵی دەکەم لە هەردووچیان بۆ نمونە MgCl2 هەیە لەگەر سرکاتی کالیسیۆمم هەیە هەمووی تواوەیە بۆیە دەڵێن کارلێک چ ڕوونادا سەبارەت بە هاوکێشەی ئایۆنی پەتی قوتابیان بەو شێوەیە دیاری دەکەی چێهانیان ئایۆنی سیرکەرە چێهانیان دەبێتە چ هاوکێشەی ئایۆنی پەتی ئەگەر نمونە چکە وەرگرم BaCl2 مان هەیە ئەیQ لەگەڵ K2CO3 مان هەیە کاربۆناتی پۆتاسیۆمی ئەیQ هەردووچیان تواوێ ئەگەر هاوکێشەی ئایۆنی پەتیەکەی لە بۆ بنووسم لەگەر ئایۆنی سیرکرد دیاری بکەم ئەوە دوو موجەبە ئەوە یەک سالبە ئەوە یەک موجەبە ئەوە دوو سالبە یان هەندێک جار چ دەڵێ قوتابیان چوار هەڵبژاردنت دەداتێ چوار هەڵبژاردن دەڵێ کام لەمانەی خوارەوە لە کاتی تێکەڵکردنی ئاوە گیراوەکان یان نیشتو پەیدا دەکا نیشتو چار هەڵبژاردنت دەداتێ ئەتو هەر یەکە دوولاو دوونێوانی دەکەی کامیان نیشتوی دروست کرد دەڵێ ئەو پەیدا دەکە یان هەندێک جار دەڵێ پەیدا ناکە BaCO3 ئەوە دەنووسم BaCO3 کاربۆنات بەس لەگەر سۆدیۆم و پۆتاسیۆم و ئەمۆنیۆم تواوەیە کەواتە ئەوە نەتواوەیە ئەمە پێی دەڵێن هاوکێشەی ئایۆنی پەتی و KCl ئەمە تواوەیە ئەگەر هاوسەنجی بکەمەوە دوو لێروکانە لێرە ئەمە پێویستیم بە دیاریکردنی ئایۆنی سیرکەرە چێ ئایۆنی سیرکەرە دەڵێن کەی لەگەر چ لەگەر Cl کامیان هاوکێشەی ئایۆنی پەتیە دەڵێن BaCO3 دوو سالب ئەمە پێی دەڵێن هاوکێشەی ئایۆنی پەتی ئاگادار بە کەواتە قوتابیان هەرچەند پرسیاری بۆ من شیکار بکەی هەر بەو شێوەیە دەبێت شیکاری بکەی کە دوولاو دوونێوانم بۆ ئەنجام دەدەی بۆ ئەوەی کە بزانی چی هەنیان هاوکێشەی ئایۆنی پەتیە یان چی هەنیان ئایۆنی چ سیرکەرە قوتابیان بابەتێکم هەیە پێی دەڵێن ئایۆنین پێی دەڵێن ئایۆنین ئایۆنین کردداری پەیدابوونی ئایۆنە و لێک هەڵوەشانیش پەیدابوونی ئایۆن بوو بەڵام ئایۆنین مەرجەکەی چییە لە ئایۆنین دروستبوونی ئایۆن لە چێ ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی و هەموو ئەلکترۆلیتێکیش جەمسەردارە ئاگادار بە قوتابیان هەموو ئاوێتەیەکی گەردی جەمسەردار نا شەکر جەمسەردارە ئاگادار بە هەموو ئاوێتەیەکی گەردی جەمسەردار نا ئیثانۆل جەمسەردارە بەشە موجەب و سالبی هەیە بەڵام ئایۆن دروست ناکە بەڵام هەموو ئاوێتەیەکی گەردی ئەلکترۆلیتی ئاگادار بە ئەوجا کردداری ئایۆنین دەکا ئاوێتەی گەردی ئاگادار بە ئەوە مەرجیتی پرسیارەکی بە کەلۆریە کام لەمانەی خوارەوە کردداری ئایۆنینی تێدا ڕوودەدا کام ئاوێتە دەبێت گەردی بێ و دەبێت ئەلکترۆلیت بێ گەردی و جەمسەردار نا لەبەرەوەی گەردی جەمسەردار شەکرم هەیە ئیثانۆڵم هەیە ئاگادار بە ئەدی چیان لە کیمیا ئەلکترۆلیت و جەمسەردارە و ئایۆنین دەکا بڵێ ترشی بەهێز
بڵێ ترشی لاواز بڵێ تفتی لاواز HCl HI HNO3 HBr هەتا دوایی HF HNO2 HCN CH3COH هەتا دوایی NH3 C6H5NH2 aniline CH3NH2 C5H5N pyridine ئەمانە هەمویان کاتێک کە دێتە ناو ئاو قوتابیان کە هاتە ناو ئاو ئایۆن دروست دەکا کاتێک کە ئاو توانی زاڵ بێت بەسەر هاوبەشە بەندی هاوبەشە بەند ئاگادار بە بەسەڵ هاوبەشە بەند ئاوێتە گردیەکە اینجا ئایۆن دروست دەکە زۆر جار لە بەکەلۆری هاتەوە قوتابیان کام لەمانە ئاوێتەی گردیە ئایۆنین دەکا کام لەمانە ئاوێتەی گردیە ئایۆنین ناکە کەواتە ئەوەی ئاوێتەی گردیبی ئایۆنین بکاتن لە کیمیا بریتیە لە ترشی بەهێز ترشی لاواز لەگەر تفتی لاواز ئەمانە ئاوێتەی گردی ئەلکترۆلیتن ئاگادار بە جەمسەردارن کە توانایان هەیە چ بکەن توانایان هەیە ئایۆن دروست بکەن کەواتە ئایۆنین لە بۆ کردداری ئایۆنین دوو خاڵمان هەیە یەک هێزی ڕاکێشانی نێوان گردەکانی تواوە دوو هێزی ڕاکێشان یعنی بەندە لەسەر هێزی ڕاکێشانی نێوان توێنەر تواوە ئەگەر ئاوەکە توانی HCl-ەکە تێک بشچێنی بەندەکە ئەمە ئایۆنی هایدرۆنیۆم دروست دەکە و لەگەر ئایۆنی Cl بەڵام ئەگەر نەیتوانی بشێنی ئەو بەندە هاوبەشە بشێنی ئەوە ئەو HCl-ە بە شێوەی گازچی لێ دێ دەردەپەڕێت ئاگادار بە کەواتە پێویستە ئەوەی بزانین لە کردداری ئایۆنیندا بەندی هاوبەشی جەمسەردار هەیە وەکو لە مابین HCl بزانە قوتابیان ئەوە بەشە موجب و بەشە سالبە ئەگەر ئاوەکە زاڵ بێت بەسەر بەندەکە توانای شکانی بەندەکەی هەبێ ئەوە لەو کاتە ئایۆن پەیدا دەبێ و کردارەکە ناوی چیە ئایۆنینە کەواتە ئایۆنین پێویستە بزانی ئاوێتەیەکی گردی ئەلکترۆلیت ئاگادار بە ئەلکترۆلیت و هەموو ئەلکترۆلیتەکانیش جەمسەر دارە بەڵام ئەگەر تەمەشا بکەی قوتابیان بنزینم هەیە ئەگەر تەمەشا بکەی قوتابیان شەکرم هەیە ئەگەر تەمەشا بکەی ئیثانۆڵم هەیە ئەگەر هەر یەک لەوانەی کە لە پێش چاوت نووسرایە ئەمانە ئاوێتەی ئەندامیە هەیە جەمسەردارە هەیە بێجەمسەرە ئەمانە گردینە گردی بەڵام دەڵێم چ ئایۆنین ناکات ئایۆنین ناکات کەواتە کام لەمانە ئەوەشە پرسیاری بە کەلوریەیە کام لەمانە ئاوێتەی گردیە ئایۆنین ناکە لە وەڵام یەک لەوانم لە بۆ هەڵدەبژێری کە لە پێش چاوت نووسراوە بەڵام ئەدی ئەگەر بە من بڵێ کام لەمانە ئاوێتەی گردیە ئایۆنین دەکا دەڵێ ترشی بەهێز ترشی لاواز لەگەرچە تفتی لاواز ئەگەر سەیری پرسیارەکانی بە کەلۆریە بکەی زۆر لە پرسیارەکانی بە کەلۆریە ئەو پرسیارەی هینەوە کام لەمانە ئاوێتەی گردیە ئایۆنین دەکا کام لەمانە ئاوێتەی گردیە ئایۆنین ناکە بەڵام قوتابیان ئاگادار بە ئایۆنین لێک هەڵوەشان گوتمان بەس خوێ لەگەر تفتی بەهێزە بەڵام لە ئایۆنین دەبێ ئاگاداری ئەو خاڵانە بێ ئێستا قوتابیان شتێکی کەم هەیە پێی دەڵێن ئایۆنی هایدرۆنیوم ئایۆنی هایدرۆنیوم ئایۆنی هایدرۆنیوم H3O چۆن پەیدا دەبێ چۆن دروست دەبێ کاتێک ئاوێتەیەکی گردی ئەلکترۆلیت دەینم ئەوجا ترشی بەهێز بێ یان لاواز بێ کاتێک هاتە ناو ئاو بۆ نمونە قوتابیان HCl ئەو ئێچە گواستنەوەی پرۆتۆن گواستنەوەی H لە ئاوێتەیەکی گردی ئەلکترۆلیتی و یەکگرتنی لەگەر ئۆکسجینی ئاو دادار بە لەگەر ئۆکسجینی ئاو ئەمە
هایدرۆنیۆم دروست دەکە لەگەر Cl و وزەش دەردەپەڕێ وزەش دەردەپەڕێ کەواتە دەڵێن پەیدابوونی ئایۆنی هایدرۆنیۆم گەرمی دەرە پلەی گەرمیەکە بەرز دەکاتەوە ئاگادار بە دەفرەکە گەرم دەبێ ئایۆنی هایدرۆنیۆم ئەوەی لە پێش چاوتە سێ هاوبەشە بەند پەیدا دەکات ئەمە سێ هاوبەشە بەندە و هەروەها ئەگەر سوالێک ئەوەش لە وەزاری هاتەوە چێ پرۆتۆنی ئاوێنراو ئەو یاسایی لەسەر تەطبیق بکە ئەگەر ئۆکسجینەکە چەند بوو ئۆکسجین ئەوە هایدرۆجینەکە جاران دوو کۆیەکی بکە جاران دوو کۆیەک بۆ نمونە ئەگەر هاتو ئۆکسجینەکەم دوو بوو جارانی دوی بکە دەکات چار کۆیەکی بکە دەکات پێنج ئەگەر پێنج نووسرا بوو لە بن ئێچەکە دەڵێم ئەوە پێی دەڵێن پرۆتۆنی ئاوێنراو ئۆکسجینەکەم سێیە جارانی دوی بکە دەکا شەش کۆیەکی بکە دەکا هەفت ئەوە پێی دەڵێن پرۆتۆنی ئاوێنراو بەڵام لە بەکەلۆری هاتبەوە قوتابیان ئاگادار بە نووسیبی کام لەمانە پرۆتۆنی ئاوێنراو نییە ئەمە پرۆتۆنی ئاوێنراو نییە بۆ لەبەرەوەی ئەو یاسایە بەسەر تەطبیق ناکرێت کە بریتیە لە ئۆکسجینەکە چەند بێت جارانی دوو کۆیەک بۆیە ئەگەر پرسیارم لە بۆ هاتەوە چێهانیان ئاگادار بە پرسیارم لۆ هاتەوە چێهانیان پرۆتۆنی ئاوێنراوە یان هەونیە ئاوێنراو پێویستە ئەو یاسایم لە بۆ دیاری بکەی ئەویش ئۆکسجینەکە چەند بێ ئێچەکە جارانی دوو کۆچە کۆ یەک هەروە قوتابیان شتێکەکەمان هەیە پێی دەڵێن ئەلکترۆلیت دوو جۆرمان هەیە لە کیمیا ئەلکترۆلیتی بەهێزمان هەیە کە بە تەواوەتی ئایۆنم دەداتێ کارەبا باش دەگەینێ ئاگادار بە و هەروەها ئەلکترۆلیتی لاوازم هەیە کە بەشە ئایۆنین دەکە بە دوو ئاراستەیە و کارەبا باش ناگەینێ لەبەر ئەوەی ئایۆنی کەمە ئەمە لۆ ئەلکترۆلیتی بەهێز و ئەلکترۆنی بۆ نمونە ستا ترشی بەهێز کە تازە لە ئایۆنی نووسی بووم مادام ترشی بەهێزە کەواتە نمونەی ئەلکترۆلیتی بەهێزە خوێیەکان خوێ تواوەکان کە بە تەواوەتی ئایۆنم لە بۆ دروست دەکات لە کردداری لێکەڵوەشان بە تەواوەتی 100% ئەمە پێی دەڵێن چ ئەمە پێی دەڵێن ئەلکترۆلیتی بەهێز لە ئەلکترۆلیتی بەهێز قوتابیان ئایۆن گەورەترە لە گەرد یعنی بۆ نمونە ئەگەر HCl بە تەواوەتی ئایۆن دروست بکە گەردەکە زۆر بە کەمی هەیە ئاگادار بکە لە فەرامۆش دەکرێت لە تەنها لە ئاوێتە ئایۆنیەکان دەتانین بڵێن 100% ئیشەکەم لە بۆ جێبەجێ دەکە لە ئەلکترۆلیتی لاواز ئاگادار بە گەردەکە زیاترە لە ئایۆن چونکە ئەوەش نەوەکو پرسیارە لە بۆ بێتەوە لە کام لەمانەی خوارەوە لە ئاوە ژیراوەکانیان ئاگادار بە ئایۆنەکە زیاترە لە گەردەکە یان گەردەکە زیاترە لە ئایۆنەکە ئەوە پێویستە ئەو زانیاریانت لە کەمبی قوتابیان بابەتێکم هەیە پێی دەڵێن ڕەوشە کۆکاریەکان قوتابیان یەک لە بابەتە هەر بەهێزەکان و یەک لە بابەتە گرینگەکانی کیمیا تایبەت بەچێ بە دروستبوونی ئایۆن و کاریگەری ئایۆن لەسەر ڕەوشە کۆکاریەکان کە بابزانین چییە دەفرێکم هەیە ئەم دەفرە قوتابیان توێنەری هەیە توێنەری تێدایە ئەم توێنەرە ئەمە چەند ڕەوشتێکی هەیە لەوانە هەڵمەپەستان لەمانە پلەی بەستن لەوانە پلەی کوڵان لەوانە دەڵاندنە پەستە قوتابیان ئەوها کە نووسیتم لە پێش چاوت ئەو توێنەرە کە
هەڵمەپەستانی هەیە و پلەی بەستنی هەیە و پلەی کوڵانی هەیە ئەو سێیان کە لە پێش چاوتە نووسیتم ئەمانە ڕەوشە کۆکاری نییە. بەچی دەڵێن ڕەوشە کۆکاری؟ بە ناوەندێک دەڵێن ڕەوشە کۆکاری ئەگەر تواوەی تێدا بێ. دەڵاندنە پەستان کە لە کردەی ئۆزمۆزێتیە، لە کردەی دەڵاندنە خۆی کردارەکە تواوەی تێدایە ئاگادار بە. بۆیە دەڵاندنە پەستان بە ڕەوشە کۆکاری دادەندرێ، بەڵام نە هەڵمەپەستان، نە پلەی بەستن، نە پلەی کوڵان هیچیان بە ڕەوشە کۆکاری داناندری لۆ لەبەر ئەوەی ئەمانە ڕەوشتی توێنەرە. ئەدی کەی دەبتە ڕەوشە کۆکاری؟ دێم تواوەیەکی تێ دەکەم. دێم تواوەیەک دەتاوێنمەوە لە ناو توێنەر. ئەو تواوە هەر چیەک بێ، شەکر بێ، NaCl بێ، NaOH بێ، HCl بێ، تەنها ئەلکترۆلیتی لاواز ئەویش کاریگەری هەیە، بەس نازانم ئایۆنەکەی چەند دروست دەکا. ئایۆنەکانی دیاری ناکرێ. بۆ نمونە HF نازانین چەند ئایۆن دیاری دەکا، چەند ئایۆن دروست دەکا، چونکە HF دەبتە ئایۆن و دەگەڕێتەوە، دەبتە ئایۆن و دەگەڕێتەوە، بەڵام ئەوانە بە تەواوەتی ئایۆنم لۆ دروست دەکەن و دەتانم ژمارەی مۆلی ئایۆنەکان دیاری بکەم. و هەروەها خوێنە تواوە، کەم تواوە، لەبەر ئەوەی بڕی زۆری نیشتووە، کاریگەری هەیە بە زۆر بەلاوازی، ئەویش ناتوانم ئایۆنەکانی چە دیاری بکەم. ئەو تواوەیە کە لە ناو توێنەردا دەتوێتەوە پێی دەڵێن نەفرۆک. نەفرۆک چون بۆ دۆخی گازی زۆر لاوازە. کەواتە کاتێک ئەو تواوە لە ناو توێنەر توایەوە، هەڵمەپەستان نزم دەبێ، پلەی بەستن نزم دەبێ، پلەی کوڵان بەرز دەبێ، دەڵاندنە پەستان بەرز دەبێ، زۆر دەبێ. ئەمە پێی دەڵێن ڕەوشە کۆکاری. پلەی بەستن ڕەوشە کۆکاری نییە، بەڵام نزمبوونەوەی پلەی بەستن ڕەوشە کۆکاریە. وشەی نزمبوونەوە بەرز بوونەوەی بەکارنەینی نابتە ڕەوشە کۆکاری ئاگادار بە. وە لەبەر ئەوەی دەڵێن تواوەکە هەرچی تواوەیەک بێ، ترشی بەهێز بێ، تفتی بەهێز بێ، خوێ بێ، زۆر تواوە بێ، شەکر بێ، هەرچی تێدەکەی ئەو کاریگەری هەیە. بۆیە ڕەوشە کۆکاری بەند نییە لەسەر چ؟ لەسەر سروشتی تواوە، بەڵکو بەندە لەسەر چ؟ لەسەر خەستی تواوە، لەسەر ژمارەی گەردەکانی تواوە کە دەتوێتەوە، لەسەر چ؟ لەسەر بڕی تواوەکە لە ناو توێنەر. لۆ کاریگەری ئەگەر هاتو 2 دەفرم هەبێ، یەکیان 1 گرام شەکری تێ بکەم و کردداری توانەوەی تێدا بکەم لە ناو ئاودا، یەکیان 2 گرام، ئەو دووە کاری هەردووچیان پلەی بەستنی و توێنەر نزم دەکاتەوە، بەڵام هەر یەکەیان چ؟ هەر یەکەیان بە نمرەیەک بە دەرەجەیە و هەردووچیان کاریگەریان هەیە، بەڵام وەکو یەک نییە. بۆیە بڕی تواوە کار دەکاتە سەر چەند بڕی تواوە زۆر بێ، زیاتر هەڵمەپەستان نزم دەبێتەوە، زیاتر پلەی بەستن نزم دەبێتەوە، زیاتر پلەی کوڵان بەرز دەبێتەوە. کەواتە قوتابیان ئاگادار بە. هەڵمەپەستان و پلەی بەستن و پلەی کوڵان ئەمانە پێی ناڵێن چە؟ ڕەوشە کۆکاری. ئەمە ڕەوشتی توێنەرە، بەڵام گۆڕینی ئەو ڕەوشتە بەهۆی کردداری توانەوەی تواوە، لەو کاتە پێی دەڵێن چە؟ ڕەوشە کۆکاریەکان ئاگادار بە. و ئەوەش بزانە پلەی بەستن لەگەر هەڵمەپەستان بەس ئەو دووە پێچەوانەیە لەگەڵ بڕی تواوە. تەمان قوتابیان مۆلالی کە یەکەی دەربڕینی خەستیە، بڕی تواوەیە لە 1 کیلۆگرامی توێنەردا. بڕی تواوە تەنها پلەی بەستن و هەڵمەپەستان ئەو دووە لەگەر مۆلالی پێچەوانەیە. قوتابیان جیاکەوە بابە، پلەی بەستن و نزمبوونەوەی پلەی بەستن ئەوە فەرقی هەیە. چەند تواوە زیاد بێ، ئەوەندە زیاتر نزم دەبێتەوە، یعنی نزمبوونەوە لەگەر مۆلالی ڕاستەوانەیە، بەڵام پلەی بەستن بەبێ نزمبوونەوە پێچەوانەیە. تواوەی زیاد کە پلەی بەستن زیاد کە نزم دەبێت، کەواتە ئەو دووە
پەیوەندیان پێچەوانەیە بەڵام زیادکە زیاتر نزم دەبێت زیادکە زیاتر کەواتە نزم بوونەوەی پلەی بەستن لەگەر مۆلالی ڕاستەوانەیە ئاگاداری ئەو خاڵەی بە کە زۆر لە قوتابیەکان دەپرسن کەواتە کورتەی ئیشەکەی من ئەوەیە هەڵمەپەستان و پلەی بەستن ئەمە پێچەوانەیە لەگەر مۆلالی ئەگەرنا ئەویدی هەموو ڕاستەوانەیە ئەدی چێ ڕەوشە کۆکاریە ئەوانە گەر پرسیارێکی بە کەلۆریێت بدەمێ پرسیارێکی بە کەلۆریە دڵێ کاتێک مادەیەکی نەفرۆک لە توێنەردا دەتوێتەوە کام لەمانە ڕاستە ئەوە وەڵامە ڕاستەکە پلەی بەستن نزم دەبێتەوە پلەی کوڵام بەرز دەبێتەوە ئەمە پێی دەڵێن چ وەڵا ڕەوشە کۆکاریەکان کاریگەری تواوە ئاگادار بە بەڵام قوتابیان دەڵاندنە پەستان لەبەر ئەوەی لە ناو کردارەکە خۆی تواوەی تێدایە لە کردداری ئۆزمۆزێتی دەڵاندنە پەستان بە ڕەوشە کۆکاری دادەنرێت ئاگاداری ئەو خاڵی بە لێروکانە دەڵێن هەڵمە پەستان پلەی بەستن پلەی کوڵان گەیاندنی کارەبا قوتابیان ئەوە پێویستی بە تواوەیە معاملە لەگەر سروشتی تواوەی دەکا خوێبی کارەبا دەگەینێ لە ئاوە جیراوەکەی شەکربی ناگەینێ مۆلاریتی ئەمانە داناندرێت بە ڕەوشە کۆکاری بڕۆ تەمەشای پرسیارەکەم کە بزانە چەند ئەو سوالە هاتەوە ئاگادار تابیان هەڵمە پەستان چییە؟ هەڵمە پەستان ئەوەیە دەفرێکمەیە ئەو دەفرەیە داخراوە شلەیەکی تێدا منجەڵک ئاوت هەیە سەرەکەی داخراوە ئەوە شلە اینجا گەرمی دەکەم دەبێت بە چ؟ دەبێت بە هەڵم دەبێت بە گاز ئەو پەستانەی سەر ئەو هەڵمە چ دەکاتن دووبارە کار دەکاتەوە سەر شلەکەی دەیکاتەوە شل ئەمە پێی دەڵێن هەڵمە پەستان ئەو پەستانەیە کە تێیدا شل لەگەر گاز لە باری هاوسەنجیە ئەو پەستانێک کە شلەکە دەبێتە گاز و دەوێتە هەڵمە و دەکاتەوە شلەکە ئەمە پێی دەڵێن هەڵمە پەستان ئەو پەستانەیە کە تێیدا مادە لە دۆخی شل و گۆخی گازی لە باری هاوسەنجیدایە ئەوە چی پێ دەڵێن ئەوە بهێ پێ دەڵێن بهێ یعنی باری چ باری هاوسەنجی پێ دەڵێن ئاگادار بە طبعاً کاتێک کە توێنەرێک تواوەی تێ بکەم تواوە هەڵمە پەستانی نزم دەبێتەوە بە چ بڕێیەک نزم دەبێتەوە تەمان ئاگادار بە قوتابیان ئەو ڕەوشە کۆکاریانە هەمووی پەیوەندیان بە نائەلکترۆلیتە لۆ مامۆستا لەبەرەوەی نائەلکترۆلیتەکان هەمویان ئایۆنی پەیدا ناکەن بەڵام ئەلکترۆلیتەکان هەریەکە ئایۆنەکەم لە بۆ دروست دەکاتن یعنی ناتوانم بڵێم ڕەوشە کۆکاریەکان بە پەیوەندی یان بەستراوە بە ئەلکترۆلیت دەڵێن بە نائەلکترۆلیت لەبەرەوەی نائەلکترۆلیت ئێفەکانی هەمویان وەکو یەکە هەمووی ئایۆنی نییە هەمووی گەردەکانیان یەک گەردە بۆیە کاتێکە شەکر لەناو ئاو دەتاوێنمەوە ئەو ئاوە هەڵمە پەستانی نزم دەبێتەوە بە بڕی 5.5 جاران دەتوان سالب 4 ATM 5.5 جاران دەتوان سالب 4 ATM کە کردداری توانەوەی مادەیەکی نائەلکترۆلیتیە بەڵام ئەلکترۆلیتیەکان NaCl 2 ئایۆن دروست دەکات CaCl2 سێ دروست دەکات AlCl3 چاری دروست دەکات ئەمانە کاریگەریان لەسەر هەڵمە پەستان هەر نزم بوونەوەیە بەڵام هەر یەکەیان بە بڕێک نزمی دەکاتەوە ئاگادار بە لێ ئەگەر تەمەشا بکەی زۆر معاملەی لەگەر چ کردیە نائەلکترۆلیت نزم بوونەوەی پلەی بەستنم هەیە بەرز بوونەوەی پلەی کوڵانم هەیە پلەی کوڵان ئەو پلە گەرمیەیە کە تێیدا
پەستانی شل یەکسانە بە کەشە پەستان. پرسیاری بە کەلۆریە بوو. ئەو پلە گەرمیەی کە تێیدا پلەی کوڵانی ئەو پلەیە کە کردداری کوڵان ڕوودەدا لە چ کاتێکەوە پەستانی شل و هەڵمە پەستانی سەری یەکسان بێت پێی دەڵێن پلەی کوڵان. قوتابیە نزم بوونەوەی پلەی بەستن دەڵتا TF دەکاتە KF جاران مۆلالی. ئاگادار بە ئەو یاسانەی کە بۆ دەنووسم بۆ نائەلکترۆلیتە. دەڵتا TF پێی دەڵێن نزمبوونەوەی پلەی بەستن یان بەهای پێشبینی کراوی پلەی بەستن بۆ هەر مادەیە کە کردداری توانەوە ڕوودەدا. KF قوتابیان سالب 1.86 ئەگەر توێنەرەکە ئاو بوو، بەڵام ئەگەر ئاو نەبوو وەکو 2022 خولی یەکەم کە ئیثەر بوو ئەوە KFەکەت دەداتێ ئاگادار بە، بەڵام ئەگەر ئاو بوو خۆت پێویستە بیزانی کە سالب 1.86 مۆلالی. ئاگادار بە مۆلالی ئەو مۆلالی کە لە پێش چاوتەوە پرسیاریشی کار دەکەی یان خۆی دەدا یان بە خۆی دەدات ئیزعاجت ناکە یان قوتابیان مۆڵ دەدا وەکو 2022 ئاگادار بە خولی یەکەم دابەشی کیلۆگرامی توێنەری بکە دەبتە مۆلالی یان بارستە دەدا. بڵێ بارستە لەسەر بارستە مۆڵی جاران کیلۆگرام کەواتە لە بۆ مۆلالی لەو سێ ڕێی زیاترم نییە، یان خۆی دەدا کە مەمنونیمە یارمەتی میدایە یان مۆڵ و کیلۆگرام دەدا و دابەشی دەکەم دەیکەمە مۆلالی یانیش بارستەی تواوە دەدا دابەشی بارستە مۆڵی دەکەم جاران کیلۆگرام بەمەرجەک ئەوە بۆ نائەلکترۆلیتە. لەبیر نەکەی نائەلکترۆلیت نا ئایۆن بێ ئایۆن ئایۆن دروست نەکە چونکە ئەگەر ئەلکترۆلیت بوو تەنها دوایە فێرت دەکەم ئایۆنەکەی لەگەر حساب دەکەی. ئەگەر قوتابیان ئەگەر پلەی بەستنی جیراوەی دابوو جارێک ئەوە فێر بە دەڵتا TF لەگەر پلەی بەستنی جیراوە وەکو یەکە یەکسانە ئەگەر توێنەر ئاو بوو چونکە ئاو لە 0 پلەی سیلیزی دەیبەستێ. ئەگەر نا پلەی بەستنی ئەگەر نا قوتابیان پلەی بەستنی جیراوەی دابوو یان پلەی بەستنی جیراوەی داوا کرده بوو یان پلەی بەستنی توێنەری داوا کرده بوو یان پلەی بەستنی توێنەری دابوو ئەگەر ئاو نەبوو ئەگەر بنزین بوو یان ئەگەر ئیثەر بوو لە جێ ئەو دەڵتا TF ئەوەم لۆ بەکاربینە. یعنی مەڕۆ دابنیشە پرسیارم لە بۆ شیکار بکەی ئەو پرسیارە 1 سعات لە بۆ من مەشغوڵ بی. یەک یاسا لە یەک یاسا زیاتر شیکار بەکاری بینی بۆ شیکارکردن کەواتە ئەتو لە بابەتەکە تێنەگەیشتی. لەبەر ئەوەی دەمانەوێت بە کەمترین کات پرسیارەکە شیکار بکەین. پرسیارەکانی ئەو بابەتە قوتابیان ئاگادار بە یان دەڵتا TF یان ئەو جیاوازیە. ئەگەر لە پرسیار باسی پلەی بەستنی جیراوە توێنەری کرده بوو ئەو دەڵتا TF فرەدە ئەوەی لە جێدانێ برێ پلەی بەستنی جیراوە کەم پلەی بەستنی توێنەر یەکسانە KF جاران مۆلالی. ئاگادار بە کوڵان دەڵتا TB KB جاران مۆلالی. قوتابیان دەڵتا TB بەرزبوونەوەی پلەی کوڵانە KB 0.51 بە مەرجێک ئەگەر توێنەر ئاو بوو. مۆلالی دۆزینەوەکەی ئەوە لە پێشچاوتە کە لە پلەی بەستن لە بۆم ڕوون کردیەوە، بەڵام ئەگەر قوتابیان پلەی کوڵانی جیراوەی دابوو پلەی کوڵانی جیراوە کەم پلەی کوڵانی توێنەر ئاگادار بەها ئەو کەمە دەکاتە دەڵتا TB. قوتابیان دەڵتا چێ دەڵتا یعنی گۆڕینی پلەی کوڵانی توێنەر کە تواوەی تێبکەم. بۆ نمونە ئەو 100 پلەی سیلیزیە کاتێک کە شەکرە چ تێ دەکەم بە 0.2 0.3 زیاد دەکات دەبتە 100.2 ئەو 0.2 0.3 دەڵتایە. ئاگادار بە زۆر قوتابی ئازیز 100.2 لە جێی دەڵتای دادنێ بابە دەڵتای یعنی گۆڕین یعنی گۆڕینی ڕەوشتی ئاو کاتێک تواوی تێ دەکەم 100.3دا 103دا ئەو سەتەی ئاوەکەیە عیلاقەم پێدانیە ئەمن ئیش بە گۆڕینەکەی دەکەم. ئەو بابەتە بریتە لە ڕەوشە کۆکاری گۆڕینی ڕەوشتی توێنەرە. ئەمە ئیشمان بە
دڵتایە بە گۆڕینەکەیە کەواتە سەتەکەم لە بۆ لا دەبێ یان چم لە بۆ بکە ئەگەر پلەی کوڵانی گیراوەی دابوو ئەو دڵتایە لا بە ئەوم لۆ بنووسە ئەو پلەی کوڵانی 100 پلەی سیلیزیە پلەی بەستنەکەی چییە 0 پلەی سیلیزیە قوتابیان دیسان پێت دەڵێم ئەوە بۆ نائەلکترۆلیتە بۆ ئاوێتەیەک ئایۆن دروست نەکە ئایۆن پەیدا نەکە ئایۆنی یعنی ئایۆنی توانای گەیاندنی کارەبای نەبوو بەڵام ئەگەر ئەلکترۆلیت بی کە دەرسەچکە ئینشاڵە باسی دەکەین و نمونە دەدەمێ تەنها جارانی ئایۆنی دەکەم تەنها جارانی ئایۆنی دەکەم قوتابیان ئەو ڕۆکە بە ئەوەندە بەزبی سەبارەت بە ڕەوشە کۆکاریەکان لەوەی شارەزایەکی باشت هەبێ کە ڕەوشە کۆکاریەکان چییە و چی دەگرێتەوە و دەرسی داهات و ئینشاڵە پرسیاریشی کار دەکەین باز لەوەی دەکەین بارستە چۆن دەدۆزرێتەوە بە یەک یاسا نا یەک پەڕی لە بۆ من شیکار بکەی بارستە نا یەک یاسا دەدەمێ بارستەی ببینیەوە یەک یاسا دەدەمێ کاتێک کە پرسیارەکانی شیکار دەکەم هەمووی بە یەک یاسا شیکاری دەکەم هەمووی بە یەک هەنگاو شیکاری دەکەم لەوەی کە تۆی ئازیز بە ئاسانترین شێوە فێری ڕەوشە کۆکاری و شیکارکردن بێ تا دەرسی داهات و بەخواتان دەسپێرین